بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. لا تفسير سورة نحل جشتنا آياتي بانزا مال. أعوذ بالله من الشيطان الرجيم. وألقى في الأرض رواسي أن تميد بكم وأنهارا وسبلا لعلكم تهتدون وعلامات وبالنجم هم يهتدون. وألقى في الأرض رواسي پروردگار کە شایستەی بەتەنها پەرستنە، شایستەی بە گەورەدانان و سوپاسکردنە، سەرەڕای ئەو هەموو نیعمەتانەی تر کە باس کرا لە ڕابردوو، چیتر هەیە لە ئارادا، چیتری کردووە بۆمان. وألقى في الأرض رواسي خستوویەتە ناو زەویەوە کێوەکان کە ڕۆچوون و چەقێنراون لە ناخی زەویدا. ئەم کێوەی کە تۆ دەیبینی ئێستا ئاوا بەرز بۆتەوە لەسەر زەوی بەرەو ئاسمان، لەوەیە بە ئەندازەی ئەوەش بە ناخی زەویدا ڕۆیشت بێت. بۆچی؟ حکمت چییە؟ وتمان پەروەردگار هەر شتێک باز دەکا یەکسەر حکمەتەکەی لەگەڵ باز دەکا. لەبەر ئەو شتە فەرمووی ئەن تەمیدە بیکم، ئەی ئەللا تەمیدە بیکم لیکەی لا تەمیدە بیکم، بۆ ئەوەی کە ئەم زەویە وەرتان نەجێڕێ، ئەم زەویە لاتان نەدا و هەڵتان نەدێرێ. زەوی لە جوڵەدایە، چ شتێک بەستوویەتیەوە بۆی ئێمە بە ئیسراحەت لەسەری بین و بچین؟ کێوەکان. کە نمونە بینینەوە، مرۆڤ کە سواری ئەسپێکی بەهێز و سەریع بێ لە ڕۆیشتندا، ئەوەی کە تۆ دەبەستێتەوە لەسەری نەکەویت، یعنی ئەو سەرجەیە، ئەو زینەیە کە لەسەر پشتی ئەسپەکە دادەندرێت و لە ئەسپەکە دەبەسترێتەوە، ئەو کاتە تۆ سوار ئەسپەکەش بی بە ئیسراحەت دەڕۆی، کێشەت نییە. با ڕاش بکات، با غار بدا، هیچ کێشەت نییە. ستا ئەم زەویە کە لە جوڵەیەکی زۆر بەهێزدایە، ئەوەی کە بەستوویەتیەوە بۆ ئەوەی ئێمە فڕێ نەدات، ژیانمان لێ تێک نەدات، بریتیە لە کێوەکان. خی گەورە چەسپاندونی، چەقاندونی لە ناخی زەویدا، تەوازوونی ڕاگرتووە. ئەم ئاەتە تاوەکو زانست زیاتر پێشکەوێت و زیاتر نهێنیەکانی ئەم سروشتە، ئەم گەردونە دەرکەوێت، زیاتر لەم ئاەتە حاڵی دەبین، زیاتر عەظەمەت و گەورەی خی پەروەردگارمان بۆ دەردەکەوێت. ئەو کاتە تێدەگەی کە ئەم کێوانە و نەبێ بێ حکمت پارچە بەردێکی گەورە بن و فڕێدرابنە سەر زەوی، نا، ئیشی خۆیان هەیە، بۆ مەبەستێک دانراون. ئەن تەمیدە بیکم. چیتری کردو پەروەردگار؟ دەی ئەم هەموو کێوەی داناوە پەروەردگار بۆ خاتری ئێمە. ئێمە ڕاستیشی پێ ناکەین، هەر ئاگاشمان لێی نییە. ئەمە ئەزمەڕە، ئەمە گۆیژەیە، ئەمە فڵان چێوە، ئەمە هەموو خۆی گەورە دایناوە بە مەبەست، بۆ مەسلحەتی تۆ ئەی مرۆڤ. و ئەنهارە، چیتری داناوە پەروەردگار؟ ڕووبارەکان، بۆ ئەوی لێی بخۆینەوە و ئاژەڵمان لێی بخواتەوە، حەیوانات لێی بخواتەوە. ئێوە هەموو ڕووبارە لەکوێ دێت؟ فەرموو ئەگەر یەک ساڵ وشکە بارانی بێت، خەڵک چی بەسەر دێ؟ دەبێت
دەیان مەتر بگرە 100 مەتر زیاتر لێ بدەیت بەشک و تۆسی ئاو بێت 5 دقە 10 دقەیەک ئاوت دەستکەوێت کەچی ئەنهار ئەو هەموو ڕووبارە ئێوە ئاوا بۆ کۆتایی نایێت پەروەردگار لەکوێی دەهێنێت بەردەوام ئەو ڕووبارە و ئاو دەڕوات چۆن لەکوێ دێت ئینسان کە لەگەڵ شتێک ڕاهات عیبرەتەکەی لەبیر دەجێتەوە بیری لێ ناکاتەوە وەسوبولەن سێهەم شت ڕێگاکان پەروەردگار ڕێگای بۆ داناوێن لە هەر کوێیەک بۆ هەر کوێیەکی تر بڕۆی ئیلا ڕێگەیەک هەیە و نەبێ خوای پەروەردگار وای کردبێت کە تۆ هیچ ڕێگایەک نەبێ لە شارێکەوە بۆ شارێکی تر لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر نە ئیلا مەجالێکی داوە بە سروشتی زەویەکە وە چێوەکەش کە تۆ بتوانیت یعنی ڕێگا بکەیت وەسوبولا لەعەلەکم تەهتەدون بۆ ئەوەی کە ئێوە ڕێگای خۆتان بدۆزنەوە ئەو هەدەف و ئامانجەی کە دەتانەوێت پێی بگەن بەهۆی ئەو ڕێگایەنەوە بیبڕن و بگەن پێی ئەمەش نیعمەتێکی ترە ئەی کە طبیعەتی زەوی وا بووایە هیچ ڕێگایەکی تێدا نەبووایە وەرە چۆن دەتوانی لە منطقەیەک بۆ منطقەیەکی تر بڕۆی وعلامات اینجا کۆمەڵی نیشانەشی بۆ ڕێگاکان داناوە بۆی بە ڕۆژ ڕێگاکان بناسینەوە وعلامات کۆمەڵی ڕێگای علاماتی داناوە بۆ ناسینەوەی ڕێگاکانیش یعنی تۆ لە هەر کوێیەک ئینسان کە ڕێگایەکی ناسی ئەم ڕێگایە بۆ نمونە لە فلان وڵات بۆ فلان وڵات دەڕوا لە فلان شار بۆ فلان شار دەڕوا تەماشا دەکەی لە تەنیشت ئەم ڕێگایە بۆ نمونە چێوێک هەیە تۆ زیاتر دەڕۆی دۆڵێک هەیە تۆ زیاتر دەڕۆی ڕووبارێک هەیە بەرزیەک نزمیەک ئەمانە هەموو نیشانن تۆ ئەو ڕێگایە دەناسیتەوە ئەگەر چاوت بنووقێن ببەستنەوە یەک شەو ڕۆژ بتێن و بتبن دوای بتبنەوە سەر ئەو ڕێگایی کە بەهۆی علامەتەکان ناسیوتە داد بنێن ئێرە کوێیە ئەو ڕێگایە کە بەرەو فلان شوێن دەڕوات ئەمەش علاماتی ڕێگا ئەمە بە ڕۆژ علامەتەکان دەبینی و دەڵێمە ڕێگاکەم دۆزیەوە ئەی بەشەو چی بەشەو خۆ علامەتانە نابینیت وبالنەجمی هم یهتەدون و لە شەویشدا بەهۆی ئەستێرەکانەوە ڕێنمایی دەکرێن ڕێگاکانی خۆیان دەدۆزنەوە خەڵکی لە تاریکایی شەودا دەتوانێت ڕێگای شارێک بۆ شارێک بدۆزێتەوە طبعاً هەر باسی ئێستا ناکەین کە سیارە هەیە و لایت هەیە و خەریتە هەیە و گۆگڵ ماپ هەیە لێی دەدەیت و شوێنەکەت نە باسی عامەی ژیانی خەڵک دەکەین هەموو خەڵکێک مۆبایلێک و ئینتەرنێتی بەدەستەوە نییە و سیارەیەکی بەدەستەوە نییە بەهۆی ئەستێرەکانەوە جاران باوکو باپیرانمان ڕێگایان دۆزیوەتەوە وە لە ناو بەحرەکانیش محیطەکانیش چۆن بزانن ئێستا لە هیچ لایەکەوە وشکانی دیار نییە دەیان ڕۆژ دەڕۆی تۆ وشکانی نابینیت ئەی چۆن بزانی ڕۆیشتنەکەی تۆ تەواوە وبالنەجمی هم یهتەدون بەهۆی ئەستێرەکانەوە دەزانن ئیتیجاهەکەیان بەرەو ئەو شارەیە کە بۆی دەچن ئەو وڵاتەیە کە بۆی دەچن یان نا هەموو چێ داینە بۆ مەسلحەتی ئێمە پەروەردگار جەل جەلالوه ئەنجا دوای ئەو هەموو شتانەی کە باسی کرد بۆ ئێمەی دروست کردووە پرسیارێکمان لێ دەکا خوای پەروەردگار ئەفەمەن یەخلوق کەمەن لا یەخلوق جا ئایا ئێستا ئەوەی کە مەخلوقاتی دروست کردووە ئەو هەموو شتانەی دروست کردووە وەکو ئەوە وایە کە هیچی دروست نەکردەوە بۆ خۆی دروست کراوە یعنی خوای پەروەردگار کە خاوەنی ئەو هەموو مەخلوقاتەیە کە باسمان کرد و خاوەنی ئەو هەموو نعمەتەیە ئایا وەکو ئەو بت و سەنەمانەی ئێوە وایە کە دەیپەرستن ئەی موشریکەکان کە هیچیان دروست نەکردووە یا ئایا وەکو پێغەمبەران و پیاوچاکان وایە کە دەیان پەرستن ئێوە لە کاتێک داوان هیچیان دروست نەکردووە
كەواتە ئەم ئاەتە پێمان دەفەرمێ الذي يستحق العبادة هو الخالق لا غيره. ئەوەی کە شایستەی پەرستنە ئەوەیە کە دروستکارە نەک ئەوەی دروستکراو بێت. ئەفەمەن یەخلوق کەمەن لا یەخلوق، ئایا ئەوەی کە مەخلوقات دروست دەکات لەوەدا کە شایستەی پەرستنە وەکو ئەوە وایە کە هیچ دروست ناکە، هیچ مەخلوقاتێکی دروست نەکردو بەڵکو خۆی مەخلوق و دروست کراوە، چۆن وەکو یەکە؟ ئەفەلا تەذەکەڕون، ئەرە بیر ناکەنەوە ئێوە؟ بیر لەو شتە ناکەنەوە؟ جا زۆر کەس کە پێی دەڵێیت کاکە هەروەکو چۆن بت و سەنەم ناپەرسترێ بەخوا پێغەمبەرانیش ناپەرسترێن، پیاوچاکان و ئەولیا و ساڵحینیش ناپەرسترێن. کاکە تۆ چۆن لەخوا ناترسی؟ پێغەمبەران و پیاوچاکان دێنتە ڕێزی بت و سەنەم؟ نام دەڵێم چۆن بت و سەنەمێک مەخلوقە و خالق نییە، دروستکراوە نەک خالقمان بێت دروستکارمان بێ، ئێخۆ پیاوچاکانیش مەخلوقن، ئەوانش خالق نین، یەک خالقەیە نابێ بە دوو، ئەویش الله رب العالمین جل جلاله. بۆیە هەروەکو چۆن بتێک ناکرێ بیپەرستی چکە مەخلوقە خالق نییە، پێغەمبەرێکیش ناکرێ بپەرستی چکەویش مەخلوقە خالق نییە، پیاوچاکێکیش ناکرێ بپەرستی و هانای بۆ بەری تو داوای لێ بکەی، بۆ ئەویش مەخلوقە و خالق نییە. وحید تەنها ئەوەی کە شایستەی پەرستنە ئەوەی کە خالقە. ئەمە لە جانبی خەلق و دروستکردن و عەظەمەت و گەورەیدا. ئەی لە جانبێکی تریشەوە کە هەر ئەو شایستەی پەرستنە، وإن تعدوا نعمة الله لا تحصوها. وأجر إيو بتانوي نعمة كاني خوا سرجمير كان بسرتانوا ناتوانن سرجميريك. بۆچی ناتوانن؟ چکە لە ژماردن نایەت. نعمەتەکانی خوا بەسەرمانەوە لە ژماردن نایەت. لەوانەیە هەندێک کەس شەیتان فێڵی لێ بکات. بۆ نمونە کەسێکی لێ مردووە، بۆ نمونە فەقیرە، داهاتێکی و پێویستی نییە، بۆ نمونە شەلە، بۆ نمونە کوێرە، بۆ نمونە بەڵایەکی بەسەر هاتووە، دەڵێ کوربا باسی نیعمەتی چیەکەی؟ حاڵی من نابینی چۆنم؟ دەڵێن ئێستاش نیعمەتەکانی خوا سەرژمێریانکەی بەسەر خودی تۆوە ناتوانیت. نیعمەتەکانی خوا ئەوەندە زۆرن بەسەرتەوە. بۆی هەندێک لە سەلەف ڕەحمەتی خوای گەورەیان لێبێ هەیە دەست و قاچی نەماوە، واش کەوتویانە حاڵت چۆنە؟ توێتی الحەمدولله لە نیعمەتدام، لە نیعمەتدام. توێن نیعمەتی چی؟ نە دەستت هەیە نە قاچ، نیعمەتی چی؟ تو چۆن نیعمەتی چی؟ ئەی کە چاویشم نەبووە، ئەی کە بیستنیشم نەبووە، ئەی کە زمانیشم نەبووە زیکری خوای پێ بکەم، ئەی کە ئیمانم نەبووایە، ئەی کە خوام نەناسیبە، ئەی کە کەسێکی کافر بام و مستەقبل من بۆ جەهەنەم ڕۆیشت بام، ئەی کە نان و ئاوم نەبووایە بیخۆم ڕۆژانە. کەواتە نیعمەتی خوا زۆرە بەسەرمانەوە براکانم، بەردەوام نیعمەتی خوا بەسەرمانەوەیە بە ئەندازەیەک لا تحصوها، ناتوانم. واللهی هەر کەسێک قەڵەم و کاغەزێک دەربێنێ بڵێ من نیعمەتەکانی خوا دەنووسم، واللهی تەواو نابێت. چۆن تەواو نابێت؟ بۆ چەند شتە؟ چی چەند شتە؟ ئەو کێوانەی دەیبین نیعمەتی خوا بەسەرتەوە، ئەو ئەنهار و ڕووبارەی دەیبینی نیعمەتی خوا بەسەرتەوە، ئەو جادەیە کە دەیبین نیعمەتی خوا بەسەرتەوە، خۆر، مانگ، شەو، ڕۆژ، درەخت، ئاژەڵ، ئاو هەوا، تەندروستی لاشات، ئیمانت، هەموو ئەمانە نیعمەتن، نیعمەتی خوای گەورەن بەسەرتەوە. هەر لە ناو لاشەی خۆتدا سەدان نیعمەتی خوا هەیە. دەزانی بە بچووکترین خەلەلێک لە ناو لاشەی تۆدا ژیانت لێتاڵ دەبێ، بچووکترین شت، یەک نەخۆشی بچووک خوای پەروەردگار خەلەلێکی بچووک لەو مێشکەی تۆدا بێت، حەل لە مێشکت یەک خەلەلی بچووک، تەواو کەسێکی شەلەل، دەڵێن تووشی شەلەل دەماغ بوو، شەلەل دەماغ. ئینجا چی لێ بەسەر هات؟ چی لێ بەسەر هات؟ مرۆڤ نیە، ئێستا لەو گۆڕە کەوتووە فڕێدراوەتەوە، تووشی شەلەل دەماغ بوو، بچووکترین شت.
جا بزانێت تۆ لە چ نعمەتێکدا ئێستا لا تحصوها ناتوان سەرژمێریکە کە هەموو ئەم نعمەتانش پێویستی بە شکری خوا هەیە پێویستی بە سوپاس هەیە الحەمدولله وشکر بۆ خوا لەسەر نعمەتی بینین شکر بۆ خوا لەسەر نعمەتی بیستن لەسەر نعمەتی قسەکردن لەسەر نعمەتی دەست سەر نعمەتی پەنجەکان نعمەتی قاچ پێدا بڕۆ نعمەتی گورچیلە ئەها ئەو کەسانی کە گورچیلەیان پەچی دەکەوێت لە چ حاڵەتێکدان ئەها ئەوانەی کە پێویستیانە ڕۆژانە بڕۆن یا چەند ڕۆژێک جارێک بچن گورچیلەیان بشۆن کلییان بشۆن لە چ ناڕەحەتیەکدان ها ئەو کەسەی کە تووشی نەخۆشی بووە نەخۆشیەکی درێژخایەن لە چ حاڵەتێکدایە ئێستا تۆ نازانیت لە چ نعمەتێکدای خی گەورە شیفای هەموو نەخۆشی مسلماناندا بۆ خاتری ناو جوانەکانی کەواتە ئێمە لەسەر هەموو نعمەتەکان پێویستمان بە شوکرە ئەی کە کەم تەرخەمیمان هەبوو چی بکەین بێئومێد بین لە ڕەحمی خوا نا ئین الله لەغەفور ڕەحیم لەگەڵ ئەوەدا کە نیعمەتەکانی خوا بەسەرتانەوە لە ژماردن نایە و ئێوەش کەم تەرخەمن لە شکر و سوپاسکردنیدا دیسان لەولاوە خوای گەورە دەرگایەکی لێبوردن و ڕەحمەتی بۆ کردوونەتەوە ئین الله لەغەفور ڕەحیم بەڕاستی پەروەردگار خوای گەورە تەواو لێبوردەیە و تەواو میهرەبان و بەبەزەیە یعنی کە تا ئێستاش کەم دەرخەم بوویت بێئومێد مەبە لە ڕەحمی خوا خوای گەورە لێبوردەیە لە گوناه و تاوان داوای لێ خۆشبوون بکە لە خوای گەورە پەروەردگار بە ڕەحمە لێبوردەیە لێت دەبورێ کەواتە مووقیفی ئێمە چی بێت مووقیفی ئێمە مووقیفی ڕەخنەگرتن و ناڕەزایی دەربڕین نەبێ لە خوای گەورە کورە ئێمە چیمان هەیە کورە کەی ژیانە ئێمە تیایدان ئەی کەی حاڵە ئێمە تیایدا وریابە بەخوای گەورە لێت نەگۆڕێت بەوەکە ئەو کەسانت لێنێت تەمەنا بە مردن دەکەن تۆ لە نعمەت دایت بەڵام کەم تەرخەمی لە سوپاسکردنی خوا لەسەر نعمەتەکانی لە جیاتی ڕەخنەگرتن و ناڕەزایی دەربڕن و بێئومێدی دەربڕین و بێزاری وەرە شکری خوا بکە وەرە داوای لێ خۆشبوون لە خوا بکە کە تۆ کەم تەرخەم بوویت لەسەر شکرکردنی براکانم دەزانن زۆرێک لە نیعمەتەکان کە خوا لێمان دەستێنێتەوە سەبەبی چییە قەدریمان نەزانی پێی ڕازی نەبووین شکری خوامان نەکرد لەسەری چونکە نیعمەت عادەتی وایە کە شکری خوا بکەی لەسەری دەمێنێتەوە و زیادیش دەکا کە شکری خوا نەکەی لەسەر نیعمەت نامێنێتەوە و لە دەستی دەدەیت نامێنێتەوە لە دەستی دەدەیت ئەرێ ڕۆژێک ئێمە دەڵێن یا ڕەبی لەکە الحەمد ئەو دوو چاوە ساغت داوە پێم یا ڕەبی لەکە الحەمد الحەمدولله من شەل نیم کەڕ نیم لاڵ نیم ئەرێ ڕۆژانە سوپاسی دەکەی کە تۆ موسڵمانی هیدایەتی دایی بۆ ئیسلام سوپاسی خوا دەکەی کە موفەقی کردویت الحەمدولله ئەهلی مزگەوتیت ئەهلی جەماعەتیت برام ئەمانە هەمووی نیعمەتە سوپاسی دەوێت چونکە دڵنیابن بە سوپاسکردن ئەو نیعمەتت بۆ دەمێنێتەوە و زیادیش دەکا ڕۆژ بە ڕۆژ بەڵام کە سوپاسی خوای گەورە نەکەی لەسەری وەڵڵاهی لە دەستی دەدەی ئەمڕۆ یا سبەی والله يعلم ما تسرون وما تعلنون وخوای گەورە دەزانێ هەموو ئەو شتانەی کە بەنهێنی دەیڵێن و دەیکەن هەموو ئەو شتانەی کە دەیشارنەوە لە ناخی خۆتان یا لە چاوی خەڵک وما تعلنون ئەوەش کە ئاشکرای دەکەن خوای گەورە هەمووی دەزانێت ئایت شەرمەزاریەکە بۆ ئێمە ئەوەی کە دەیشارینەوە و بەنهێنی دەیکەین چ شەرمەزاریەکە بۆ ئێمە بۆ ڕۆژی قیامەتمان ئەگەر بێت و نهێنیەکانمان باش نەبن هەر یەکێک لە ئێمە تا ڕادەیەک دەتوانێت خۆی لە چاوی کامێڕاکان و خۆی لە بەرچاوی خەڵک بشارێتەوە نهێنیەکانی خۆی ئاشکرا نەکات
بەڵام نازانی والله يعلم ما تسرون خوای گەورە دەزانێ ئەوەی کە شاردووتەوە هەموو نهێنی خراپە قەبیحەکانت خوای گەورە ئاگای لێیە دەیانزانێت کەواتە زانینی خوا بە نهێنیەکانمان بەسە بۆ ئەوەی شەرم لە خوا بکەین بۆ ئەوەی لە کاتی نهێنیش کە کەس نامان بینێ کارێک نەکەین کە جێگای شەرمەزاری بێت زانینی خوا بە نهێنیەکانمان بەسە بۆ ئەوەی وامان لێ بکات لە مەودووە سڕەکەمان وەکو ئاشکراکەمان وابێ ئەگەر چاتریش نەبێت چۆن بە بەرچاوی خەڵکەوە زۆر شتی قەبیح و ناشیرین و خراپ و حرام هەیە نایکەین کاکە خەڵک دەتبینێت برام شەرم ناکەیتەوە خەڵک دەتبینێت یا بە نەفسی خۆت دەڵێ ئەی نەفس تۆزێ شەرم تۆزێ حەیا خەڵک دەتبینێت با زیاتر بە نەفسی خۆمان بڵین بڵین خوا دەتبینێت الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك كتو كسيك ببينيت ناچیت کارێکی عیبە بێ ئەی بۆ هەز ناکەی کە تۆ خوا دەبینی و خوای گەورەش تۆ دەبینێت والله يعلم ما تسرون وما تعلنون ئەم ئاەتە با وەکو ناوی خۆمان لەبەرمان بێ بەردەوام دووبارەی کەوە کاک کەوە ئاەتت لەبەر بوو هەز بە مراقەبەی خوا دەکەی هەز بە چاودێری خوا دەکەی بەسەرتەوە بۆیە نهێنیەکانی خۆت باش دەکەی چاچیان دەکەی پاچیان دەکەیت لە کاتی نهێنی و پەنهانیشدا ناچی کارێکەکەی کە خوای پەروەردگار لە خۆت تووڕەکەی ئەوە زانی من پەروەردگار هەموو شتێکی دروست کردووە یەک دووهەمیان پەروەردگار هەموو نعمەتەکانی پێداوین کە لە ژماردن نایە ئەوە دوو سێهەمیشیان پەروەردگار هەموو شتێکی ئێمە دەزانێت کەواتە شایستەی ئێوە حسابی بۆ بکەین ئەم سێشتە خەڵق و نعمەت و علم بزانین لا غير خوادا هي لمعبوداتكان فرمي والذين يدعون من دون الله لا يخلقون شيئا وهم يخلقون اواني كي ايوه داوایان لێ دەکەن لێیان دەپاڕێنەوە دەیان پەرستن جگە لە الله هیچیان دروست نەکرد و هیچ دروست ناکەن مێشێکیان پێ دروست ناکرێ مێشولەیەکیان پێ دروست ناکرێ چ جای ئەرز و ئاسمان و کێ و ئەنهار و ئینس و جن و ئەنعام و خەیل و حەمیر و بغال و هیچ لا يخلقون شيئا ئەوانەی کە ئێوە داوایان لێ دەکەن هانایان بۆ دەبن یەک شتیان پێ دروست ناکرێت لەوەی کە خوا دروستی کردو وهم يخلقون ئەوان خۆیان دروستکراوی خوان سا تۆ کە داوا لە غەیری خوا دەکەیت غەیری خوا چێە فەرمووی والذین يدعون من دون الله ئەوانەی داوایان لێ دەکەن غەیری خوا خەڵکی داوا لە چێ دەکات جگە لە ئەڵڵا یا دەڵێ یا ڕەسوول الله هاوار یا دەڵێ یا شێخ فڵان هاوار یا وەلی فڵان هاوار یا بت و سەنەمەکان موشریکەکان پەروەردگار دەفەرمێ هەموو ئەوانەی کە ئەوان داوای لێ دەکەن و هانای بۆ دەبن و دەیپەرستن هیچیان شتێکیان دروست نەکردو هەمویان دروست کراون ئەموات غەیر ئەحیا ئەسڵەن مردوون و زیندوو نین مردوون و زیندوو نین چ بت و سەنەمەکان بن مردوون و زیندوو نین چاو پیاو چاک و پێغەمبەرانەی کە داوایان لێ دەکەن خۆیچیان زیندوو نین تۆ هەر بڵێ یا ڕەسوول الله هاوار یا قورئان دەفەرمێ ئینەکە مەیت پێغەمبەر مردووە عەلەیهی سڵاو وسەلام ئەی محەممەد تۆش دەمریت بەڵێ مرد سەڵات سەلامی خوای لەسەر بێت شێخ عەبدولقادر هاوار شێخ عەبدولقادر مردووە برام ئەموات غەیر ئەحیا هەر زیندوو نییە داوای چی لە مردوویەک دەکەیت وما يشعرون أيان يبعثون وهستيج ناكن ونرزانن كي زندو دكرينوا أوش نازانن ما يشعرون يكميان هيچيان دروز نكردوا دوهميان بوخوشيان مردون سيهميشيان علميشيان بونيا كي زندو دكرينوا للان خواوا اتو داولا چي دكي استا هانا بو چه دبي کەواتە ئێوە باوەڕتان بە پیاو چاکان نییە ئێ باوەڕم پێ پیاوی چاکە بەس باوەڕم پێ نییە خوا بێت ئەم دوو شتە لێک جیاوازن زۆر لێک جیاوازن
شەیطان دێ فێڵیان لێ دەکا ئەکسەر وایان تێدەگەێنێ کە ئێمە ڕقمان لە پێغەمبەران و پیاوچاکانە کە دەڵێن هانایان بۆ مەبەن و هاوەریان مەکەنێ. کاکە من ئیمانم پێیەتی بەڵام وەکو ئەوەی کە پێغەمبەرێکی خوا بێ نەکۆ وەکو ئەوەی کە لەگەڵ خوا هاواری کەیتێ نە ئەو دووشتە لێک جیاوازە. یعنی بۆ نمونە يعني بلا تشبيه سارێکی ماسدیس کە چەند سارێکی باشە قەمەرێک نەفەرێک ڕیوێتی و دەچێتە بەر دەمی شۆفڵک دەڵێ کاکە زەحمە نەبێ چەوگڵم بۆ بارکە دەڵێ بۆستە کاک چەوگڵ لە چی بارکە ئەمە قەمەرێ ئەمە هی نەفەرە نەفەری لێ بارکە ویتری لێبار ناکرێ. یعنی تۆ مارسدیسەکەی بە خراپ دەزانی یعنی باوەڕت پێ نییە کاکە باوەڕم پێێتی بەسی ئەوە نییە ئەوە نییە برای بەڕێزم بەڵێ سارەیەکی باشە باشترین سارێ بەڵام ئەم شتە نییە تێبگە. جاکە عینادی لەگەڵ کەنانە دیارە تۆ سارەکەم بە خراپ دەزانی ئەمە دەڵێن تێناگەی حاشا جێلیت نازانیت کە دەڵێ هاوار مەکە پێغەمبەر تۆ باوەڕت بە پێغەمبەر نێوانی باوەڕت پێ نییە. کاکە چی باوەڕم پێ نییە؟ باوەڕم پێ نییە خوا بێ باوەڕم پێ نییە کە بەهانامەوە بێ فریام کەوێ باوەڕم پێ نییە بەوەی کە داوای لێ بکرێ باوەڕم پێ کە پێغەمبەری خوایە هاتووە دینی بە ئێمە ڕاگەیاندووە بەو شێوازە باوەڕم پێوێتی نەک بەو شێوازەی تۆ سە تۆ کردوتە بەخوا یا الله یا ڕەسوول الله ئەمە ئەنجی ئەمە شەریک بۆ خوادانان ئەی چۆن ئەو شایەتمانی پێدێنین ئاخر تێبگە نەفەم کە شایەتمان دێین دەڵێ چی دەڵێ وأشهد أن محمدا إله مع الله یا دەڵێ وأشهد أن محمدا عبد الله ورسول الله کامیان دەڵێ خۆ ناڵێ شایەتیە دە محەممەدیش لەگەڵ خوا خوایە دەپەرسترێ نە دەڵێ شایەتە محەممەد نێراوی خوایە عەبدی خوایە عەبدە کاکە معبود نییە. وما يشعرون أيان يبعثون نازان کەی زیندوو دەکرێنەوە ئیلاهکم ئیلاهو واحد پەرستراوی ئێوە یەک پەرستراوە نابێ بە دوان نابێ بە سیان. لای مەجووسیەکان ئاگر پەرستەکان دوو خوا هەیە خوای خێر و خوای شەڕ یەزدان و ئاهریمەن. ئێستا دیقەت بێ لە ناو کوردستانی خۆشمان چونکە بەناو سەقافەتی ئاگرپەرستی مەجووسیەکان زاڵ بوو بەسەریدا هەمانە سوێن دەخەدەڵە سوێن بە یەزدانی پاک سوێن بە یەزدانی پاک یەزدانی پاک یعنی ئیلاه الخەیر یعنی هەر لە خۆی لە خۆیدا ئیقراری کرد کە خوایەکی تریش هەیە ئەمەیان یەزدانە ئەویستێ ئەهریمەن ئەهریمەن چییە خوای شەڕ خوای تاریکی یەزدانیش خوای ڕووناچی. ئەمە دینی مەجووسیەکانە من و تۆی مسلمان باوەڕمان بە یەزدان و ئەهریمەن نییە دوو خوا هەبێت ئیلاهکم ئیلاهٌ واحد ئەوان باوەڕێن بە دوو خوا هەیە. گاورەکان دەڵێن ئین الله ثالث ثلاثة سێ خوا هەیە خوای گەورە و عیساش و ڕوح القودس سێ خوا هەیە. ئێمە دەڵێن نەخێر غەڵەتتان کرد ڕوح القودس چێیە و عیسا چێ کە خوا بن خوانین إلهكم إله واحد قل هو الله أحد ديني حق ديني توحيده أو كرديان السي أي مشرك كان واتخذوا من دونه آلهة جگە لە خوا چەندان خوای گەورەیان هەیە کە دەیان پەرست ئێمەی مسلمان نەخێر. بۆیە دینی ئیسلام دینی تەوحیدە تەنها خواپەرستیە یەک خوا هەیە هیچتر نییە و یەک خوا هانای بۆ دەبرێت پشت بە یەک خوا دەبەسترێ و اعتقادمان بە یەک خوا هەیە کە ژیان و مردن و سوود و قازانج و زەرەر و هەموو شتێکی بەدەستە جگە لەو هیچی تر شایستەی پەرستن نییە. بۆ ئێمە خوای گەورە دەبین لە سەروی هەموویەتی و شایستەی پەرستنە غەیری خوای گەورە هەمووی مەخلووقە هەمووی مەخلووقە لە لوتکەی پێغەمبەران و مەلایکەتەکانەوە دایگرە بۆ پیاوچاکان دایگرە بۆچی بۆ بتووسانەبێک هەر هەمووی مەخلووقە هەمووی هیچی شایستەی پەرستن نییە لەگەڵ خوا هیچی ناکەینە شەریک.
أما ديني توحيد إلهكم إله واحد پەرستراوی ئێوە یەک پەرستراوە دوان نییە سیان نییە زۆر نییە یەک خی گەورە بۆ خاتی ناو جوانەکانی و سفاتە بەرزەکانی هیدایەتمان بدا خی گەورە بە تەنها بپەرستین و لەسەر تەوحید بژین و لەسەر تەوحید بمرین و لەسەر تەوحیدیش خی پەروەردگار زیندوومان کاتەوە آمین والحمد لله وصلى الله وسلم على رسوله